وانەی پێشوو لەبارەیەوە بوو کە ئایا ئەوانەی دەسەڵاتیان هێزیان هەیە خاوەنی هێزن ئەوانەی کە بە کوردی دەڵێن بۆ کوژوو بە بڕ هەر خۆیەتی ئایا ئەوانە ئەوەی دەیکەن ئەوەیە کە دەیانەوێ بیکەن یعنی هەر شتێکیان ویست دەتوانن بیکەن ئەم مەوزوعی ویستن و ئەوەی کە هەر شتێکم دەوێ بیکەم دەوانەمە بابەتێکە وەکو وابێت لێرە ئینسان وا بیری کردوێتەوە بۆ دەگاتە بەختەوەری ئەگەر هەرچی ویست لەبەردەستیا بێت هەر شتێکی ویست بیکات تەوان زۆر جاری شازادی ڕەبت کراوە بەمەوە یعنی ئینسان کاتێ ئازادە یانە ئەو کاتە ئازاد نییە کە شتێکی دەوێ بیکات و بەڵام ناتوانێت بیکە ئینسانی ئازاد ئەوەیە هەر شتێکی ویست بیکات تەوان بۆەوەی بۆ ئەم مەفهومە هەڵەی ئازادی بۆەوەی ئینسان بگات بەم جۆرە لە ئازادی کە تەسەورێکی هەڵەیە بۆ ئازادی زۆر جار ئینسان هەوڵی داوە دەسەڵاتێکی زۆر بگرێتە دەست هێزێکی زۆر کۆکاتەوە کە خۆی ئینسانەوە هێزەی نییە شتەکانی پێ بکە دەبێت ڕێگای تر بگرێتە بەر بۆەوەی ئەو هێزە پەیداک هێزی وێرانکردن تاوان جاران بۆ ئەمە سوودەر لە ئینسان وەرگیراوە یعنی ئینسانێک کۆمەڵە ئینسانی تری خستوەتە ژێڕە کێفی خۆی توانیویەتی هێزی ئەوان بەو ئاراستەیە ئاراستە بکە کە خۆی دەوێت تەوان لێرەوە مۆزۆی سوڵتە و دەسەڵات و ینی مەیل بۆ ئەم جۆرە لە ئازادی بەتاڵ ئازادیە کەوات تەسەور دەکە هەرچی ویست بیکا ئەوەی تر ئازادە توانی هەرچی کە هات بە خەیاڵیا بیکات یا ئەوەیە تەوان سوود لە هێزی سروش وەرگیراوە ئەو ئامێرانە دروست کراون کە ئەو کاریان پێدەکرێ و کە سەرچی ویست بیکات ئەلێرە تەمان هەرچی ویست بیکات ئەم ڕستەیە کە لەلایەکەوە وابێت تعریفی ئازادیمان بۆ بکە هیچی لەبارەی ئەو شتەوە تیانە کە دەیکات و ئامانجی ئەو شتەوە تیانە کە ئەم کەسە دەیکات وەکو وابێ خۆشی لەوە بێ هەرچیات بە خەیاڵمانە بیکەین بۆ نمونە خۆشی لەوە بێت کە ویست حەزمان لێ بووەوە هات بە خەیاڵمانە کە شوێنە کاولکردن کاولیکردن بتوانین لە یەک دەقا کاولیکردن ئەمەش تەوان وەکو تەسەورێکیش هێن کراوە بۆ لە ئەعتیقاداتی دینیەوە براوەتە ناوەوە و تەسەورەشەوە ینی کەسی خۆشبەختەوەیە کە لەو دنیا هەرچی حەز لێ بکات هەر حەزی لێ کردێتە بەردەستی هەرچی بوێت بیکات تەمانم تۆ خۆشبەختی ئەگەر هەرچی دویست بیکەی بتوانێ بیکەیت ئەمە ئەم ڕستەیە سەرچاوە لە هێزەوە دەگرێت چونکە بۆ کردنی شتێکە گەرێمە ئامانجەکە حساب نەکەین تۆ ئەم شتە دەکەی بۆ چی دەیکەیت یا چی واد لێ دەکا بیکەیت فەرزەن کەسێک هێزێکی زۆری هەیە دێ بە خەیاڵ یا هەر لە خۆیەوە حەز دەکات شوێنە کاولکە بەس ئەوە نازانێ کە ئەمەی وای لێ کردووە حەز لەوە بکات چییە یعنی نە ئەو بنەمایە دەزانێت کە دەیجوڵێنێ بۆ ئەوەی ئەو ئیشە بکە نە ئەو ئەنجامەش ڕەچاو دەکا کە لەم ئیشە دەکەوێتەوە
یعنی هەموو شتەکە چ کراوەتەوە لە چی لەوەی کە ئەوەی کە حەز دەکەم بیکەم طبعا پۆلس باسی خۆشببختی ئەو کەسانە دەکا کە دەتوانن هەر شتێکیان ویست بیکەن طبعا ئەو کەسانش کێن ئەو کەسانە ستەمکارەکانن چونکە ستەمکارەکان هیچ شتێک نایان گەڕێتەوە لەوەی کە هەر شتێک دەیەوێت دەیانەوێت بیکەن ئیتر لە کوشتن و بڕێن و زەوتکردنی مڵک و ماڵیەوەی کە هەیە یعنی نمونەی ئینسانی خۆشبەخت عیبارەتە لە کەسێکی ستەمکار بۆچی چونکە کەسی ستەمکارە و هێزەی هەیە کە لە شارە لەو شوێنەی کە حکم دەکا هەر شتێکی وست بیکات و سکراتیش مناقەشەی ئەمە دەکا ئایا ئەگەر تۆ خاوەنی هێزێکی گەورەی ئاوا بیت کە بتوانێت ئەگەر شتێکت کرد هیچ ڕەتفعلێ بەرامبەرت بوونی نەبێت ئایا بەمە تو خۆشبەختی ینی بەوەی کە شتێک دەتەوێت بیکەیت طبعا لێرەوەی تر مناقەشەکە دەست پێ دەکات و مناقەشەی سکرات لەگەڵ ئەوە بەوە دەست پێ دەکات یەکەم جار باس لەوە دەکات دەڵێ ئەگەر هاتوویە مام هێزەمان دایە دەست کەسێک ئەم هێزە کەسێک خاوەنی بوو هەر لە خۆیەوە بەکارێنە ینی بەبێ زانین بەبێ ئەوە بیر لەوە بکاتەوە ئەرێ بەکارێنانەکەی چاکە بۆ ئەو یا خراپ دەکەوێتەوە ئایا ئەو کاتەشەم کەسە بەهێزە تەمەنەوە بوو لەوانەی پێشوو باسمان کرد کە و پێی وایە ئەم کەسە بەهێزنیەوە وەشماشی کردەوە کە بۆچی لای سکراتەمە کەسە بەهێزنی چونکەم هێزە دژی خۆی بەکاردێنێتەوە ئەگەر نەزانێت چی لێکات ئەمانە هەمووی هەوڵە بۆ ئەوەی ئەو تەسەورەی کە سۆفستاییەکەیەتی و بنەمای بیرکردنەوەی سۆفستاییەک یا وتاربێژێک لە ڕاستیا لەسەر هێز دامەزراوە و ئەو پەڕەکەی هێز ئەگەر بمان گەیەنێ بە شتێک دەمانگەیەنێ بەوەی کە هەر شتێک بمانەوێ بە کەیفی خۆمان بیکەین ئەوەی حەزمان لێبێت بیکەین ئیتر بۆچی حەزمان لێە وەکوتم من پرسیارانە وجودی نیە زانینت هیچ لەبارەی ئەوە نییە تۆ بۆچی ئەمە دەکەیت و وەکردنی ئەمە چی لێ دەکەوێتەوە بۆ خۆتەنانە جا لێرە سکرات ناچێتە ناو مەسەلەی ینی کردەی ئاکاریەوە ینی شتەکان ئێمە شتێک بکەین کە چاکە ئەگەر بێت و زەرەریشمان لێ بدا بەڵام لەبەرەوەی چاکە ئێمە دەبێ بیکەین وەکەوەی کە لە دادگایەکە هەیە و ئەوەی گرنگە ئەوەیە کە من لەسەر ئەو ڕێگای چاکبوونە بمێنمەوە و بەرەو چاکبوون بڕۆم ئەگەر بێت و ئەو چاکبوونەش بەرەو مەرگم بەرێت و ئەگەر بزانم شتێکەیە لەم ڕێگەیە لام دەدا و بەڵام بەهۆی لادانم لە ڕێگەیە ئەگەر ئەو شتە بکەم لە مردنەکە دوور دەکەومەوە ئەوە من نایکەم ئەمە تەبان لێرە باسی مۆزوعەکە مۆزوعێکی ترە کە ڕەبتی بە کردەی ئەخلاقیەوە هەیە بەس لێرە سکرات هەر دێت لە ناو ئەو کردە سوودخوازە پراگماتیکیانی کە سۆفسایەکان ئەتیمادی دەخەنە سەر ینی وا خەڵکی لە خەڵکی دەگەێنن کە ئەو شتەی پێیان دەڵێن سوودی هەیە بۆەوەن ئەو دێت لەو سنوورە نایەتە دەری هەر لەو سنوورات دەمێنێتەوە دەیەوێت لە سنوورە ساغی کاتەوە بۆ پۆلس کە تەنانەت ئەگەر کەسەکە بەرژەوەندی خۆشی بێت بۆی ئەوەی کە هێزێکی هەیە هێزێکی ڕای هەیە لەو شوێنە ینی هیچ هێزێکی تر ناتوانێم هێزەیە و تێک بشکێنێ ئەم کەسە ئەوەی کە دەیەوێت بیکات لە ڕاستیا ناتوانێ بیکات هەموو ئەوەی کە دەیەوێت بیکات ناتوانێ بیکات بۆچی دەتر لێرەوە پرسیارەکە دەست پێ دەکا یەکسەر مۆزۆی ئامانج دێنێتە پێشەوە سکرات ینی پۆلس تۆ ئێمە دەخەڵەتێنی کاتێ دەڵێی ستەمکارەکان هەرچیان ویست بیکەن دەیکەن مادام ئاوان کەواتە خۆشبەختم بەڵام ئەی تۆ بیرت لەوە نەکردوێتەوە ئێمە هەر شتێک دەکەین بۆ ئەوەی دەکەین کە سوودێکمان پێ بگەێنی ئایا ئێمە شتەکەمان دەوێ ینی دەمانەوێت حەزمان لەوەیە ئەو ئیشە بکەین یا ئەو ئیشە دەکەین بۆ ئەوەی شتێک هەیە دەستمان کەوێت کە سوودی تایە بۆیە
ئەگەر کەسێک هەر بۆ حەز ئەوە بکا و بزانێ ئەو کارێک کە کردوویەتی زەرەری لێدەدا لە ڕاستی ئەوە کەسێکی بەهێز نییە و ئەوە ئەو کەسە نییە، ئەوە کەسە شتێکی نەویستووە. بۆچی؟ چونکە ئێمە ئەوەی دەیکەین لە پێناوی شتێکی ترا دەیکەین و ئەوەی دەمانەوێت ئەو کردنە نییە، ئیشەکە نییە کە دەیکەین، بەڵکو ئەو شتەیە کە لە ئیشەکەەوە ئێمە دەستمان دەگەوێت. ئەگەر هاتوو ئێمە شتەکەمان دەست نەکەوت کەواتە ئێمە ئەوەی ویستومانە هەرچەندە شتەکەمان کردووە ئەوەی کە کردومانە وامان زانیوە ئەو شتە بەدەست دێنین لە ڕێگەیەوە توانیمانە شتەکە بکەین، بەڵام ئایا ئەوەمان بەدەستێناوە کە دەمانەوێت؟ یعنی کردەکە کردنی ئەو کارە لە پێناو شتێکایە، تۆ دەبێ ئەو ئامانجا، یعنی ئەو ئامانجەی ئەوەی کە ویستراوە ئامانجەکەیە، کردنی کارەکە نییە. ئەگەر هاتوو تۆ توانیت ئەو کارە بکەیت و بەڵام نەگەی بە ئامانجەکە، ینی ئەوەی کە ویستوتە پێی نەگەیشتووی، ینی ئەوەی کە ویستوتە ئەوەت نەکردووە، کردەکەت ئەوەی بۆ بەرهەم نێنەوی. تاوان لێرە ئەگەر ملاحەزەتان کردبێ یاریەکەیە لە وەستەکە، هەر کەسێک کە هەر شتێکی ویست بتوانێت بیکاتەوە کەسێکی خۆشبەختە. یاریەکە لەکوایە لەویایە کە کردەکە لە ئامانجەکەی کراوەتەوە، وەکو وابێ ئینسان یعنی ئاوا خۆشبەخت بێ هەرچی هات بە خەیاڵیا هەر کارێک بیکە، ئیتر کوشتن بێ، بڕین بێ، ڕاوکردن بێ، فلان بێ، ئیتر دەچێت ئەمانە دەکا بۆ ئەوەی ناکا شتێک بەرام بێ، بەڵکو هەر بۆ ئەو شتەی دەکا کە دەیکات. تاوان ئەگەر ملاحەزەتان کردبێ لە کردەی ئاکاریە چ لە وانەکانی ئەوەی بەرگری نامەی سکورات چ لە وانەکانی کانتە باسی ئەوەمان دەکرد کە کردەی ئاکاری ئامانجەکەی لە خۆیان تەواو دەبێت. ینی کردەی ئاکاری ڕەبتی بەچیەوە نییە، ڕەبتی بە قازانج و زەرەرەوە نییە. تۆ ئەم کارە دەکەیت لەبەرەوە دەیکەیت چاکە دەیکەیت، ئیتر ئەوەی لەم کارە دەکەوێتەوە بۆ تۆ بابەت نییە. ئەگەر ملاحەزەتان کردبێت لێرە ئەم ڕستەیەش ئاوا تۆزێ لەی وردبینەوە هەست دەکەین دەیەوێ ئەوە بڵێ، بەڵام ئەوە دەڵێ ینی هەر کەسێک حەزی لەوە بوو هەر شتێک بکە بیکات ئەوە کەسێکی خۆشبەختە. تاوان لێرە ئەم کردەیە بە بنەمایەک دیاری نەکراوە، یعنی چی؟ ینی هەر شتێکات بە خەیاڵیە، ئیتر ئەو شتە هەرچی بێت بتوانێت بیکات ئەوە چییە؟ ئەوە خۆشبەختە. کاتێک لێرە مەوزوعەکە حەز و ئارەزوو و بەرژەوەندی و ئەو شتانەیە یەکسەر چی پێویستە؟ بە بێبوونی ئامانجێک، بە بێبوونی سوودێک، ئەم شتە چییە؟ معناکەی لە ینی هیچ معنایەکی نییە، ینی کارێکی عەبەسیە. وەکو کاتێک ئەگەر بێت و ئێمە کەسێکی ئاوا بینینە پێشامان لە ڕاستیە ئەم کەسە ئەوەندەی وەکو شێتێک دەیبینین، ئەوەنە وەکو ینی کەسێک نایبینین کە خۆشبەختە. ینی بۆ نمونە دابنێن کابرایەک دەسەڵاتدارە لە شوێنێک، هەر ئاوا دێ بە خەیاڵی ئابات هەروە کارێک بێت کۆمەڵە سژنی داناوە سژنی کردووە، حەز دەکات بچێت زیندانەکە بڕوخێنێ، دەچێت زیندانەکە دەڕوخێنە و سژنەکان بەرەڵا دەکات، دەچێت فلانە شت دەکات و ئەمانی کە دەیکات هیچی ئەوەی کە دێ بە خەیاڵیە، ینی هیچی منتیقێک لە پشتیەوە نییە. ئێمە کاتی ئەگام کەسە دەبینین لە ڕاستیە بە کەسێکی شێتی دەبینین، نەک بە کەسێک کە فعلەن خۆشبەختە، کەسێکە کە سوود لە شتەکانی خۆی دەبینێ. بەعکسەوە ئێمە هەست دەکەین ئەم کەسە سوودی لە وێزە نابینێ کە هەیەتی بۆ خۆشبەختی خۆی. جا لێرە سکوراتە لەو حدودا دەیەوێت مناقەشەکە بێڵێتەوە، اینجا بێت مناقەشەی ئەوە بکە تەبان لە کردەیەکی سوودخوازانە یا کردەیەکی پیشەییە ئێمە دایمە ئەو کارێک کە دەیکەین بۆ شتێک دەیکەین لە پێناوی شتێکا دەیکەین. ئێمە دەمانەوێت کراسێک بدورین، بۆچی دەیدورین؟ بۆ ئەوەی بیپۆشین لە سەرمایە لە نازانم چی دوورمان خاتەوە. ئێمە دەمانەوێت فلانە شت بکەین، بڕۆین بۆ فلانە شوێن بۆ ئەوەی فلانە شتمان دەستکەوێت،
یعنی دائمە کردەکە بۆ شتێکە کە لە دوای کردەکەەوە دێ ئەگەر بێت و بیرکردنەوەکە بیرکردنەوەیکی سوود خوازانە بوو لەبەرەوە کردەکان دەبێت دائیمە لە ینی وەسیلە بن بۆ ئەو شتەی کە ئێمە دەمانەوێت دەستی بخەین وە کردەکە خۆی لێرە ئامانج نیە بەڵام لە وتەکەی پۆلسا وا دیارە کە کردەکە خۆی ئامانج بوو جا لێرەوە دەچینە ناو گفتوگۆکە زانی سوکرات ئەم مەوزوعە چۆن دیاری دەکا و چۆن لەبارەیەوە دەدوێ و وە گفتوگۆی دەکات سوکرات لێرە دێت دەیەوێت باسی ئەو شتانە بکە کە هەر کەسێ ویستی بیکات ئەگەر هێزی ئەبوو دەیانکە ئانی ئەم شتانە دەکەونە ئەم جۆرە لە کردە دەکەوێتە کوێوە یعنی ئایا ئەم کردە باشە بۆ کەسەکە وەکۆی کە سوود هەیە باشە بۆ کەسەکە یا خراپە یان نە باشە نەخراپ بۆ نمونە کەسێک خاوەنی هێزە ئەم هێزەی کە هەیەی باشە یا خراپە یان نە باشە و نەخراپە بەهۆی شتێکەوە دەبێتە خراپ بۆی دەبێتە شەڕ بۆی بۆی شتێکی ترەوە دەبێتە خیر بۆ ینی خۆی لە خۆیان چییە نەچاکە خراپە ئایا شتانێکمان هەن ئاوا بن نەچاک بن نەخراپ بن بەڵام بەپی بەکارێنانەکەیان یا بەپی کردنەکەیان ئاوایان لێ بێ کە خراپ بکەونەوە یا چاک بکەونەوە ینی ببنە وەسیلە بۆ ئەوەی ئێمە زەرێکمان پێ بکەوێ یا ببنە وەسیلە بۆ ئەوەی ئێمە قازانجێکمان پێ بگات ئێستا مناقەشەی ئەو شتانە دەکرێت کە لەو بینان نەچاکن نەخراپن ینی نە زەرریان هەیە بۆ ئێمە نە قازانجیان هەیە بۆ ئێمە بەڵام لە ڕاستیا ئێمە ئەوەی دەمانەوێت شتێکە کە بۆ ئێمە قازانجیە بێ نەک شتێکی بێلایەن بێ لەو بیناوەستا بە گفتوگۆکە بخوێنینەوە ئێستا وەبزانم ئەوەی کە ڕۆشنم کردەوە زۆر باشە بۆەوەی بچینە ناو ئەو فەزایی کە سوکات دەوێت سازیکە بۆەوەی ئێمە لە ئەو شتانەمان بۆ ڕۆشن بێتەوە سوکات دەڵێ ئایا شتێکمان نییە کە نەباشە و نەخراپە بەڵکو شتێکە لە نێوانەوەی کە باشە و ئەوەی کە خراپە پۆلس دەڵێ ئەوە گومانی تیانە کە شتانێک هەن ئاوان ینی ئەویش دەزانێت کە شتانێک هەن نەچاکن نەخراپە سوکات ئێمە لێهاتووی و تەندروستی و سامان و شتانێکی لەم جۆرە بە باش ناو دەبین پێچەوانەی ئەمانەش بە خراپ ناو دەبین ینی پێچەوانەی ئەوانە چییە؟ بێتوانایی نەساغی لەگەڵ هەژاری ئێمە هەژاری بە خراپ دەزانین بەڵام سامانداری بە چاک دەزانین تەندروستی بە چاک دەزانین بەڵام نەخۆشی بە خراپ دەزانین کەسێک بەتوانە بێتوانایەکی هەبێ لە شتێکە یا لێ هاتوو بێ لە شتەکەمە بە چاک دەزانین بەڵام نەزانی لە شتانە بەچی دەزانین بە خراپ دەزانین یعنی ئەوەی فەقرە نەبوونیە خراپە ئەوەی هەبوونیە چاک پۆلس دەڵێ وایە سوکرات باشە ئەو شتانەی کە بە باشیان دەزانین نە بە خراپ هەر ئەوانە نین هەندێک جار بەشداری لەوەی کە بەشدارن لەوەی کە باشە و هەندێک جاریش بەشدارن لەوەی کە خراپە و جاری واشەیە لە نێوانە دەمێنەوە وەک دانیشتن و ڕۆشتن و تێپەڕین و گەشتی دەریا و دار و بەرد و ئەو شتانەی کە لەم جۆرە ئەمانە هەموو شتانن کە ئێمە ناتوانین بڵێن باشن یا خراپن بەڵام بۆ نمونە بەردێک نەباشە و نەخراپە پارچە ئاسنێک نەباشە و نەخراپە ڕۆشتن خۆی لە خۆیە نەباشە و نەخراپە یا دانیشتن لە خۆیە نەباشە و نەخراپە ئەمانە ئەو شتانن کە هیچی باش و خراپ نین گەشتێک بەناو دەریا نەباشە و نەخراپە طبعا ئەمان باسیار کردەکانی کردووە لە ڕاستیە مەوزوعی بوونی سامانی شەروایە بەڵام لە چاوێکی بەرژەوەندی خوازانەوە مەوزوعی سامان شتێکی باشە بەڵام سامان ئەویش لە ڕاستیا یاد دەبێتە شتێک کە
تووشی بەڵایەکت بکایە دەبێتە شتێک تووشی هینێک سوودێکت بکە یعنی سامانیش خۆی لە خۆیە مڵک و ماڵ خۆی لە خۆیان چی نییە خۆی لە خۆیان ناتوانین بڵێن چاک چونکە جاری وایە کابرا لەسەر مڵکەکەی بەڵایەکی بەسەرا دێ دەکوژرێ دزی لێ دەکرێت یعنی ئەو کاتە مڵکەکە بوونی مڵکەکە چییە خراپە بەڵام بەهۆی ئەم مڵکەشەوە نەخۆشە نەجاتی دەبێت یعنی چی یعنی لەویا مڵکەکە باشە لەبەرەوە مڵک و ئەوانش عینی شت فعلەن دەکەونە ناو ئەو شوێنەوەکە نەخراپە نە چاکە ینی هەبوونی شتەکان وا ناکا کە شتەکان چاک بن ینی من بەوەی کە ئەم شتە هی منە بەوەی ئەوەی کە هی منە ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئەمە هەموو کاتێک ئەمەی کە هی منە چاکە بۆ من بۆ نمونە ئێمە کە خاوەنی سیارەیەک بین ئۆتۆمبیلێک بوونی ئەمە ئۆتۆمبیلە بۆ ئێمە باشە چونکە سەفەری پێ دەبێت بەڵام کاتێک ئێمە بۆی ئەم ئۆتۆمبیلەوە حادسەیەکمان کرد و تیاچوین ئەو کاتە و ئۆتۆمبیلە سەبەبی تیاچوونەکەی ئێمە بۆکەواتە لەویا چییە لەویا خراپە تەبان هەموو وەسایلەکان کە هەن ئەوانەی کە دروست کراون ئەوەی کە زانستی پیشەیی دروستی کردووە هەر هەمووی لە نێوان چیایە لە نێوان چاک و خراپایە چەک ئەو توزانم ئەو قومبەلانەی کە دروست کراون ئەمانە هەمووی چین هەمووی دەکرێت چاک بن و دەکرێت خراپ بن دەکرێت چاک بن بۆ کەسێک هێز بنێن بە کەسێک و بەڵام کەسێکی تریش وێران کرد ینی بە هەر جۆرەك سەیریان کەی شتانێکی نسبین جاو لێرە ئەوانە دێنێتەوە دەڵێ دانیشتن و ڕۆشتن و تێپەڕین و گەشتی دەریا و دار و بەرد و ئەو شتانەی کە لەم جۆرەن ئەمانە هەموو چین بێلایەنە بەڵام ئەمانە لە عینی کاتا بەشداری دەکەن لەوەی کە باشە بۆ ئێمە وە لەوەشکە بۆ ئێمە خراپە ینی بەشدارن بۆ نمونە تۆ ئۆتۆمبیلەکە دەیە ئەوە بەشداری دەکات لەوەی کە بۆ تۆ باشە بۆ نمونە نەخۆشی بۆی ئەوەی کەەوە ئۆتۆمبیلە دەیە بە ئاسانی دەتوانی بگەیتە خەستەخانەیەک بەڵام لە عینی کاتی شاتووە بەهۆی ئەوەی کە ئەم ئۆتۆمبیلە دەیە دەکرێت تووشی کارەساتێک بیت ینی هەر بەهۆی هەبوونی ئۆتۆمبیلەکەەوە لەبەرەوەی ئەو ئۆتۆمبیلە هی تۆیە ینی تەنانەت بوونەکەشی ئەوەی کە شتێکی منە فعلا ئەویش لەو نێوانایە دەکرێت بەهۆی ئەوەوە کە ئەو شتە هی منە باش بێ بۆ من وە خراپیش بێ بۆ من ینی بۆی هەیە بەهۆی ئەو شتێک کە هی منە ئەم شتە سەرم بخوات دەکرێت ئەم شتێک کە هی منە بەهۆی ئەوەی کە هی منە بۆ نمونە من پارەیەک هەیە هی منە دزێک تەماحی تێ دەکا دێتە سرم لەبەرەوەی من ئەم پارەیە هی منە من ئەو دزە دێم زەرە لە من دەدایا من دەکوژێ یا هەر شتێکی تر ئەمە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە ئەم پارە هی منە ئەگەر ئەم پارە هی من نەبوایە ئەو کاتە من بەر نەدەکەوتم ئەوە ئەو کەسە بەردەکەوتکە و پارەیە هی ئەوە نانی بە پێی سیاقەکان چییە بە پێ ئەو زروفەی کە دێتە پێشەوە ئەمانە لە ڕاستیە یا بەشداری دەکەن لە شتێکا کە بۆ ئێمە چاکە یا بەشداری دەکەن لە شتێکا کە بۆ ئێمە بەڵاو موسیبەتە طبعا پۆلیسیش دەڵێ لای منی شەر ئەوانن ینی ئەو دەڵێ ئایا ئەوانەی کە بێبێلایەن ناومان بردن هەر لەم جۆرە شتانن یا لای تۆشتانێکی ترن ئەڵێ نا لای منی هەر ئەمان شتن هەر ئەو جۆرە لە شتن نەک هەر ئەو شتانە بە تەقیق ئەو جۆرە لە شت ینی هەر جۆرێکە ئەوەی کە دەکەوێتە ناو ئەو جۆرەوە ئەوە چییە ئەویش بێلایەن سکرات کاتێک بەم شتە بێلایەنانە کار دەکەین کار بەم شتە بێلایەنانە دەکەین لە پێناو شتە باشەکاندا یا شتە باشەکان لە پێناو ئەم شتە بێلایەنانەدا دەکەین ینی ئێمە ئەم شتانی کە بێلایەنن ئێمە کاریان پێ دەکەین بۆ ئەوەی شتێکی باشەیە بۆ ئێمە ئەوەمان دەستکەوێ ئەمانە لە پێناو ئەوان یا بە پێچەوانەوە
ئەوەی کە ئێمە بەمانە کار دەکەین بۆ ئەوەی شتێکمان دەستکەوێت ئەو شتێک کە دەستمان دەکەوێت لە پێناو ئەمانەیە. بۆ نمونە من ئامێرێکی زەوی کێڵانم هەیە، من زەوی دەکێڵم بۆ ئەوەی بەروبوومەکەیە دەستم کەوێ سوودم پێ بگەێن، ئەوەی دەمەوێت بەروبوومەکەیە لە ڕاستیە، ئەوە نییە کە بچم زەویەکە بکێڵم. ئایا بەروبوومەکەم دەبێت تا زەویەکە بکێڵم یا زەویەکە دەکێڵم بۆ ئەوەی بەروبوومەکەم دەستکەوێت؟ بێگومان ئیش بەمە دەکەم بۆ ئەوەی بەروبوومەکەم دەستکەوێت، نەک بەروبوومەکەم دەوێت بۆ ئەوەی ئەم ئیشە بەردەوام بیکە. بۆچی؟ چونکە ئەمە مانوم دەکا، بەس لەبەر ئەوەی ناڕەحەتم دەکا، بەس لەبەر ئەوەی شتێکی ترەیە لێ دەکەوێتەوە سوودیەیە بۆ من ئەم ناڕەحەتیە قبول دەکەم تا ئەو سوودەم دەستکەوێت. تەبان ئەمە لە کردەی ئەخلاقیە ئەمەشە پێچەوانە دەبێتەوە. یعنی تۆ ئەوەی کە سوودی هەیە بۆ تۆ ئەوەت دەوێت بۆ ئەوەی بتوانی ئەو ئیشەی کە هەیە بیکەیت، نەک ئیشەکە دەکەیت بۆ ئەوەی ئەوە دەستکەوێت کە سوودی هەیە. یعنی تۆ ئیشەکەت هەیە، ئەو ئیشە ئیتر ئیشی تۆیە، تۆ پارەت دەوێت بۆ ئەوەی بتوانی ئیشەکە بەردەوامی پێ بدەیت، یعنی بۆ ئەوەی بژیت تا ئیشەکە بکەیت، نەک ئیشەکە دەکەی بۆ ئەوەی پارەیەکی باشت دەستکەوێت. یعنی لە کردەی ئەوەی کردەیەکی ئاکاری بێ ئەمە لێرەشا پێچەوانەیە. بۆچی؟ چونکە ئامانجی کردەی ئاکاری لەناو کردەکە خۆیەتی لە دەرەوەی خۆی نییە. ئەمە شتەکانی ترمان دەوێت بۆ ئەوەی کە چاکە بیکەین، نەک شتانەکەیە دەیکەین بۆ ئەوەی کە بۆ ئێمە باشە دەستمان کرد. ئەویتر ئەو شتانەی کە بۆ ئێمە باشە، باشی خۆمان بۆچی دەوێت؟ بۆ ئەوە دەوێت ئەوەی چاکە بتوانین بیکەین. یعنی ئێمە دەمانەوێت باش بین، تەندروست بین، بۆچی؟ بۆ ئەوەی ئیشێک هەیە کە باشە، ڕەوایە، حەقە بیکەین، نەک دەمانەوێت ئیشێک هەیە بیکەین بۆ ئەوەی ئەو شتانەمان دەستکەوێت کە بۆ ئێمە باشن. ئەم دوو کردەیە بە تەواتی ڕۆشنە، ینی کە تەواو پێچەوانەی یەکەن. یەکێکیان ئەوەی کە هەیە دەیکاتە کارەکە دەکاتە هۆکار بۆ دەستکەوتنی سوودێک، بەڵام ئەویتر ئەو سوودەی کە لە کارەکە دەکەوێتەوە پێویستی پێیەتی بۆچی؟ بۆ کارەکە خۆی، نەک بۆ سوودەکە. ینی سوودەکە ئامانج نییە لەلایەوە، سوودەکەی دەوێت بۆ ئەوەی کارەکە بەردەوام بێت. بەڵام لەمەی کە سوکرا دێناوێتەوە ئێمە ئەم شتە بێ لایەنانەمان دەوێت بۆچی؟ بۆ ئەوەی ئەو سوودەمان پێ بگەێنن. لەبەرەوە لێرە سوکرات لە گفتوگۆکەیە لەگەڵ پۆلس قسە لەسەر چی دەکات؟ قسە لەسەر کردەیەکی ئەخلاقی ناکات، قسە لەسەر کردەیەکی سوودخوازانە دەکات. یعنی کردەیەکی پیشەیی کە تۆ ئەمە دەکەیت بۆ ئەوەی بەرهەمێکت هەبێت، ئەوەی کە عادەتەن ئێمە هەموو ژیانی خۆمان، کار و کردەوەی خۆمان ڕبط کردووە بۆەوە کە هەر شتێک دەیکەین دەبێت پارەی تیا بێ. اینجا ئەو شتەمانەیە، ئەگەر پارەی تیانە بۆ ئەم شتە کردومانە ئیش نییە. ئەمە هەموو چیە؟ ئەمە هەمووی ئیشێکی سوودخوازانێ کە تۆ بۆ ئەوەی دەکەی سوودێکت پێ بگەێنە، نەک بۆ ئەوەی دەکەی چونکە چاکە. لەبەرەوە کردەی چاک لەگەڵ ئەو کردەیە کە وەسیلەیە بۆ بەدەستێنانی سوودێک، دوو کردەی جیاوازن، هەر لە ئەساسەوە جیاوازن. پۆلس دەڵێ بە دڵنیاییەوە کار بە شتە بێلایەنەکان دەکەین لە پێناو شتە باشەکاندا. ئێستا ئەو فێنکەرەوەی کە لێرە هەیە ئەو شتێکی بێلایەنە. تەبەن ئەگەر ئێمە زستان بێ ئەو فێنکەرەوەی بەکاربێنینەوە بۆ ئێمە خراپە، بەڵام ئێستا کە هاوینە و گەرمە و فێنکەرەوەیە بۆ ئێمە باشە. یانیەوە بەشداری دەکرێت بەشداری بکات لەوەی کە باشە بۆ ئێمە، دەکرێت بەشداریش بکات لەوەی کە خراپە بۆ ئێمە. و ئەم شتە ئێمە کاری پێ دەکەین بۆچی؟ نەکەر بۆ ئەوەی کار بکە، بۆ ئەوەی سوودێک بە ئێمە بگەێنێ. لەبەرەوە ئەوە لە پێناو چیایە؟ لە پێناو ئەوایە کە باشە،
نەگەوەی کە باشە لە پێناو ئەوایە دوایە زانی سکرات چی دەڵێ سکرات ئێمە کە دەڕۆین ڕۆشنەکەمان لە پێناو ئەوەدایە بگەین بەوەی کە باشە ینی ڕۆشتنیش وەکو شتێکی بێلایەن ئێمە کە دەڕۆین ڕۆشنەکەمان بۆ چییە بۆ ئەوەیە بگەین بە شتێک کە شتەکە باشە بەڵام گەر ڕۆشنەکەمان بمانگەیەنێ بەوەی کە خراپە ئەوە بە پێشەوانەوە ناڕۆین و دەوەستین شتێک گەیە ئێمە دەمانەوە بڕۆین بۆ شوێنێک وامان پێ وتراوە کە دەڕۆین بۆ ئەو شوێنە لەبێ شتێکەیە دەستمان دەکەوێت بەڵام دواتر خەبەرێکی تر دێت دەڵێن ئەگەر هەر کەستە هەر کەسێ بچێ بۆ ئەو شوێنەتیا دەچێت ئەو کاتە ئێمە ئەگەر لە نیوەی ڕێگاش بن چی دەکەین دەوەستین بۆچی چونکە ئەم ڕۆشنە سەرمان دەخوات بەڵام ڕۆشنەکە خۆی لە خۆیان چی نییە لێرە بەشداری کردووە لەگەڵ ئەوەی ئامانجەکە ئامانجێکی خراپە ئەوەی کە بەرەو ئەوێم دەبە لەوی ترانە ئەگەر ڕۆشنەکەین بوو باش بووە بەرەو ئامانجێکی باشی بردین ئەوە ڕۆشنەکە بەردەوامی پێدەدەین لێرەدا ئەم ڕۆشنەکەمان و وەستانەکەمان لە پێناو ئەوەدایە کە باشە ئەی ئەمە جوانی بەڵێ وایە یعنی ڕۆشنەکە خۆی وەسیلەیە بۆ ئەوەی باشیەگەیە دەستمان کەوێت شتێکی بە سوودەیە دەستمان کەوێت سوودێکەیە با بڵین دەستمان کەوێت یا سوودێکەیە پێمان بگات بەڵام ئەگەر زانیمان زیانمان پێدەگا ئەوە ڕادەوەستی پۆلیسیش دەڵێ بەڵێ وایە سکرات ئەی بە هەمان شێوە کاتێک ئەوە ڕوودەدا کە ئێمە کەسێک بکوژین یا شار بەدەری بکەین یا ماڵ و سامانەکەی لێ دوور بخەینەوە لێ زەوت بکەین ئایا ئەمەمان بۆ ئەوە نەکردووە کە بە باشترمان زانیوە لەوەی کە ئەوە نەکەی بۆ نمونە کەسێک دەسەڵاتدارە ئەم کەسە دەزانێت کەسێک مەترسیە لەسەر دەسەڵاتەکەی لە گوندێکە لە شوێنەکە لا شوێنەکە ئاغایەکە لە گوندێکە فلانە لە فلان شوێنە ئەم کەسە کاتێک دێ یا ئەم کەسە دەکوژێ یا ئەم کەسە دوور دەخاتەوە نەفی دەکات شار بەدەری دەکات نایڵە بگەڕێتەوە ئەو شوێنە یا ئەوە مڵک و سامانەکەی زەوت دەکات هەموو ئەمانە دەکات لە پێناو چیە لە پێناو ئەوە کە قازانجێکی تایە بۆخۆی سوودێک بەخۆی دەگەێنێ ئەگەر هاتوو ئەم کەسە بۆ نمونە دابنێ کەسێک خەتەرە لەسەر دەسەڵاتەکەی بەڵام ئەگەر بزانێ ئەم کەسە ڕەبتە بە دەسەڵاتدارێکی ترەوە ئاغایەکی ترەوە فلانێکی ترەوە کە لە شوێنێکی ترە ئەو کاتە ئەم کەسە ناکوژێ بۆچی چونکە دەزانێت ئەگەر ئەم کەسە بکوژێ ئەوە ئەو ئاغایەی تر دێت ئەم دەکوژێتەوە چونکە ئەوەی تر بە دەسەڵاتترە لەم ئەو کاتە ئەمە ناکات ینی لێرە ئەو کەسێک کاتێ دێ ئەمە دەکا کەسێک دەکوژێ یا شار بەدەری دەکا یا هەر شتێکی تر لەمانە بۆ چییە لەبەرەوە لە قازانجی ئەوایە ئەمە بکە بەڵام ئەگەر بزانێت لە زەرەری ئەوایە ئەمە بکە ئەو کاتە چی دەکا ئەو ئیشە ناکات یعنی کەواتە بە کەیفی خۆی هەر کەسێک بێ بکوژێ ئەمەوانیە هەر کەسێک لە بەرژەوەندی ئەوا بوو دەیکوژێ نەک هەر کەسێکە ویستی بیکوژێ ئەگەر هات و کوشتنی ئەو کەسەش لە زەرەری دەسەڵاتەکەیا بوو ینی لێرە چییە لێرە حەدەکەیە بۆ ئەم کوشتن و بڕینانە کە ڕەبتی بەچیەوە هەیە بەوەوە کایە کوشتنی ئەم کەسە و شار بەدەرکردنی هەر کەسێک لەو کەسانە زەرەر دەدا لە دەسەڵاتەکە زەرەری پێدەگەیەنێ یا قازانجی پێدەگەیەنێ یا خود نە زەرەری پێدەگەیەنێ نە قازانج ئەمەشەیە ینی دەکرێت کەسێک نە زەرەری پێبگەیەنێ نە قازانج ئەی ئەمە ئەگەر بیکوژێ زەرەرە بۆچی چونکە ئەو کەسە نە زەرەری پێدەگەیەنێ نە قازانج ینی لەبەرەوە چی دەکە لەبەرەوە نایکوژێ کەواتە ئەوانەی کە ئەمە دەکەن و ئەو هێزیان هەیە ئەگەر وا ئیش بکەن بیل لەوە نەکەنەوە هەر کەسات بە خەیاڵیانە هەر شتێکی کرد حەسکەن بیکوژن نەک بە پێبنەمای بەرژەوەندی بیرکەنەوە ئەوە چییە ئەوە لە ماوەیەکی کەمە ئەو هێزیان هەمووی لە دەستدەرن یا لە ماوەیەکی کەمە و هێزێکی گەورەتر لە هێزی خۆیان هەر دەکەن لە خۆیان و خۆی لەناو دەبا بەمە لەبەرەوە دەیەوێت لە ڕێگەی ئەمەوە بڵێ بوونی ئەو هێزەی کە هەر کەسێک هەیە دەتوانێت هەر کەسێکی ویزبی کوژێت و نازانم تاڵانی کا ئەمانە ئەڵێ ئەمە ئاوانێ ئەمە حەدێکی هەیە
لەبەرەوە ئەوانە ئازاد نین بەو معنایە کە تۆ دەڵێی ئەوانە بکوژ و ببڕ هەر خۆیان و بە کەیفی خۆیان هەر کەسیان ویست دەیکوژن و هەر کەسیان نەویست نایکوژن بەڵکو ئەگەر قازانجی تیابوو دەیکوژن و ئەگەر زەرەری تیابوو ناکوژن پۆلیسیش دەڵێ بە دڵنیاییەوە دەیکەواتەوەی کارێکی ئاوا بکە لە پێناو ئەوەدا دەیکا کە باشە یعنی ئەوەی کە ئەم کوشن و بڕینە دەکا خۆی کوشن و بڕینەکە مۆزوع نییە ئەوەی کە چاوی لێیەتی ئەوە نییە کەسەکە بکوژێت ئەوەیە بەوەی کوشتنی ئەم کەسەوە دەتوانێت دەستی کەوێت یعنی کوشتنی کەسەکە بۆ ئەو ویستی ئەو نییە فەرزەن کەسێک پارەیەکی زۆری هەیە ئەم کەسە دەیەوێت پارەکەی پێ ئەو چاوی لە چیە لە چاوی لە پارەکەیە دەچێ و کەسە دەکوژێ مۆزوعەکەیەوە نییە کەسەکە بکوژێ مۆزوعەکەی چییە مۆزوعەکەی ئەوەیە پارەکەی بەرێ چونکە ئەگەر کەسەکە نەکوژێ ناتوانێت پارەکەی بەرێ کەواتە ئەوەی کە لە ویستی ئەوایە چییە کوشتنی کەسەکە نییە بەڵکو بردننی پارەکەیە دا لەبەر ئەوە ئەمەی کوشتنی کەسەکار کەسێک ئەو دەڵێ هەر کەسێکی ویست بیکوژێ دەیکوژێ ئەی دەبێت بۆ شتێ بیکوژێ ئەیکە بۆ شتێکیش کوشتی یانی چی یانی بۆ کوشتنەکە خۆی نەیکوشتووە بۆ ئەوە نەیکوشتووە کە بیکوژێ بۆ شتێکی تر کوشتویەتی کە ئەو شتە بۆ ئەو پێی وایە باشە کەواتە کوشتنەکە خۆی ئاماژ نییە زەوتکردنی سامانەکە ئاماژ نییە شار بە دەرکردنی کەسەکە ئاماژ نییە کە ئەم سێ نمونەیە ئەوانن کە علاساس کەیتر یەکێکە گەر هێزەکەی هێزێکی ڕاهایی نەبێ ناتوانێت بیانکە یانی ئەمانە ئەو پەڕیشتەکانی ینی ئەمانە بتوانێت بکار شتێکی تریش دەتوانێت بکات بۆچی چونکە ئەو کاتە ئەگەر پارەی نەبوو دەچێت چی دەکات ماڵی یەکێک زەوت دەکات ئەگەر ئەو کاتە هەرچی بوێ بەو معنایە ئەوە دەیکات پۆلیس دەڵێ من لێرەدا هاوڕام ینی کەواتە لێرە بە پێ ئەو قاعدەی کە بنەمایی کە سوکرات داینا بۆ کردەکە بنەمای بەرژەوەندی ئەو ناتوانێت هاوڕانە بێت ینی ئەگەر هاتوو ئەگەر بێ هاوڕانە بێت دەبێ ئەوە هەڵوەشێنێتەوە بڵێ ئەم کەسە خۆشبەختە ئەگەر بێت و هەر ئامانجی ئەوە بێ بکوژێ و ببڕێ ئەو کەسەی بۆ نمونە دەکوژێ و دەبڕێ فەرزەن ماڵی کەسێک زەوت دەکا بەڵام لەگەڵەوەشا زەوتی کردووە هیچی شێکی پێی نییە کەسێک نەفی دەکا بەڵام هەر بۆ خۆشی خۆی هەر بێتاقەت هەر کەساتە پێشاوی بۆ نمونە ئەڵێ هەر کەسێک یەکەم کەس ئەم بەیانێ لێرەوە تێدەپەڕێ من لەم شار بەدەری دەبم یا هەر کەس ئەم ئیمشەو هاتە دەرێ من دەیکوژم هەر کەسی تر ئەو کەسە ئەم جۆرە لە کەس کاتی ئەمانە دەکا دەکرێت ئەو کەسەی کە هاتە دەرێ لە ماڵەکە دەڵێ دەیکوژم کێ بێ برایەکی بێت دەی ئەگەر ئەم کەسە فەرزن بیل لەوە نەکاتەوە کە ئەم کوشتنە ئایا قازانجی لێ دەکا یا زەرەر دەبێت چی بکە دەبێت ئەو برایەی بکوژێت چونکە حەزی لێ بووە ئیمشەوە هەر کەسە هاتە دەر بیکوژێت ینی کوشتنەکە خۆی ئامانجە لەلای کوشتنەکە خۆی ئامانج بێت دەبێت لەویا چی بکە دەبێت لەویا براکەی بکوژێت بەڵام لەبەرەوە کوشتنەکە خۆی ئامانج نییە ئامانج شتێکی ترە کە لە پشت کوشتنەکەوەیە ئەوە ئەلێرا ئیتر ناچارە پۆلیس بڵێ من هاوڕاتم چونکە ئەو کەسانە ئەگەر بە کەیفی خۆشیان بکوژن و ببڕن ئەوە لە ڕاستیە ئەو دەکرێت شتێک بکەن بەمە ئەو شتە بێ کە خۆیان نەیانویستووە کەچی کردویان وەکۆی کەسێک سەرخۆشە شێتە چوزانم شتێکە بێئاگایە لە پڕ شتێک دێ بە خەیاڵیا دەیکات و بەڵام دواتر کە کردی پەشیمانە لەوەی کە کردی چونکە دەزانێت بۆ ئەوەی کردووە زەرەرێکی پێکەوت لێرە سوکرات دەیەوێت ئیتر بە تەواتی و مۆزوع ڕوون کاتەوە دەڵێ ئایا نابێت کە نابێت ئێمە ئەوە بسەلمێنین کاتێک شتێک لە پێناو شتێکی تردا دەکەین ئەوەی کە دەیکەین ئەوە نییە کە دەمانەوێت ئەوەی کە دەمانەوێت ئەوەیە کە ئەم کارە لە پێناویدا دەکەین ینی ئایا ئەمە بۆ ئێمە شتێکی ساغ نییە سەلماو نییە
کاتێ شتێک لە پێناو شتێکی تردا دەکەین ئەوەی کە دەیکەین ئەوە نییە کە دەمانەوێت ینی شتێک ئێمە دەکەین بۆی شتێکی ترمان دەستکەوێت ئەوەی کە دەمانەوێت ئەم شتە نییە کە دەیکەین بەڵکو ئەو شتەیەکە دەستمان دەکەوێت ئەوەی کە دەمانەوێت ئەوەیە کە ئەم کاری لە پێناوا دەکەین ئەوەی دەمانەوێت ئەوەیە کە کارەکەی لە پێناوا دەکەین ینی کارەکە دەکەین بۆ ئەوەی ئەو شتەمان دەستکەوێت فەرزەن کابرا دزەکەت دەکوژێت بۆ ئەوەی پارەکەی دەستکەوێت ئەوەی دەیەوێت چیە پارەکەیە نەکوشتنی کەسەکە پۆلس دەڵێ بە دڵنیاییەوە سکرات کەواتە ئەمە خەڵک ناکوشین و ماڵ و سامانەکەی لێ زەوت ناکەین و شاربەدەریان ناکەین تەنها لە پێناوەدا خۆشی لەو کارە ببین بەڵکو ئێمە دەمانەوێت بۆ شتێکی باشم کارە بکەین ینی شتێک لە سوودی ئەمابێت باش لێرە دایمە کە بۆیە وشەی باشم بەکاردێناوە چاکم بەکارنێناوە بۆی لەگەڵ مۆزۆی چاک تێکەڵ نەبێت ئێمە دەمانەوێت بۆ شتێکی باشم کارە بکەین و گەر ئەوەی ئەمەی لە پێناودا دەکەین باش نەبێ ئەوە کارێکی ئاوا ناکەین وەک تۆش وتت ئێمە ئەوەی دەمانەوێت ئەوەیە کە باشە و ئەو شتانەمان ناوێت کە خراپن یان بێلایەنن و لە نێوان باش و خراپ داوەستاوە ینی ئێمە ئەومان دەوێت کە سوودی هەیە بۆمان ئەومان ناوێت کە زەرری هەیە و ئەوەشمان ناوێت کە بێلایەنە نە زەرری هەیە نە قازانجی هەیە ویستە کە بۆ چییە بۆ سوودە بۆ ئەوەیە سوودی هەیە بۆمان لەبەرەوە شتێک بێلایەن بۆ ئەو شتە بۆ ئێمە چی نییە بابەتی ویستمانی ینی نامانەوێت ئێمە ئەوەمان دەوێت کە سوودی هەیە بۆمان دوشتمان ناوێ و شتێکمان دەوێت ئەوەی کە دەمانەوێت ئەوەیە کە سوودی هەیە ئەوەی کە نامانەوێ بێلایەنە ئەوەیە کە سوودی نییە بۆمان بەڵام چییە خراپیش نییە بۆمان شتێکی تیشمان ناوێت چیەویش ئەوەیە کە خراپە بۆمان کەواتە بێلایەنەکان ئەوانەی کە ئێمە شتێکیان دەیانکەین بۆ شتێک بگەین بە شتێکی تر ئەمانە لە زمنی چین لە زمنی ویستراوەکانان نین لە زمنی نەویستراوەکانان چۆن شتێک زیانی بۆ ئێمە هەیە ئێمە نامانەوێت هەر ئاوا شتێک زەرری هەبێ نەقازانجی هەبێ بۆ ئێمە نامانەوێت ینی لێرا وەکو ویست وەکو بابەتی ویست ئەوانیش دەکەبنە ریزی شتە خراپەکان ئەوەی لە کوردەواریایە دەڵێ ماڵی زیادە سەردەشکێنی ماڵی زیادە شتێکی بێلایەنە یانی چی ینی خراپە ماڵی زیادە سەر ناشکێن شتێکی ترە وابزانم سەر ناشکێنێ بەس ماڵی زیادە بەڕاستی سەر دەشکێنی من وایم بووم وا هاتە خەیاڵم کە وایە ماڵی زیادە سەر ناشکێنێ بەس نازانم شتێکی تر هەیە وابزانم هەر پەندە باسی ئەوە دەکا کە زیادەوە ئەوەی زیادە ینی چی ینی نەچاکە نەخراپە بەس ماڵی زیادە فعلەن بۆ کەسێکە ماڵی دەوێت ینی بۆچی سەر ناشکێنە ینی تۆ ماڵی زیادەکە هەڵگرە چونکە تۆ نیازەکەت هەیە پێیکە بیکەیت وەزەکە ئێستا پێویستت نەبێت دواتر پێویستت پێیەتی ینی بۆ ئەوەت دەوێت بکەوێتە ئەو شوێنە کە ببێتە بابەتی پێویستی تۆ ئەیکەی دێتە ئەو شوێنە کاتێک لەوە دەرچوو زیادەیە و کەوتە ناو پێداویستەکانتەوە ینی تۆ لەو کاتە تۆ ماڵی زیادە سەر ناشکێنێ ئەو کاتەوە دەگەیەنێ ئەگەر ماڵی زیادە دەبوو هەڵی گرە بۆ تنگانە بۆ کاتێک کە پێویستت پێێتی ئەوە ئێستا پێویستت پێ نیە دواتر پێویستت پێی دەبێت ینی لێرەشا سوودەکەی لەکوێیە لەویان نییە کە لەو کاتەیە بێلایەنە لەو کاتەیە کە دەکەوێتە ناو ئەوە کە سوودت پێ بگەێنێ بەڵام ماڵی زیادە بەڕاستی سەردەشکێن ئەیتر شت زۆرە لەسەرەوە ینی ئەزمموی خەڵکە پەندی کوردی ینی لە تەجەبەیەکەوە هاتووە بەس دەبێت لێکی دەیتەوە ئەگەر فعلەن بڵێ ماڵی زیادە سەر ناشکێنێ لەو حاڵەتە سەر ناشکێنێ ئەگەر هات و تو ئەمەد پێویست بوو خەزت کرد فعلەن سەر دەشکێنێ ماڵی زیادە ینی تۆ ماڵی زیادە بێلایەنە
لە ڕاستە لە دۆخی بێلایەنە نەسەر دەشکێنێ و نەسەر ناشکێنێ، بەڵام لە دۆخی بێلایەنە چییە نەبیستراوە، یعنی وەکو هەر ئەو ماڵەی کە سەر دەشکێنێ نەبیستراوە. ئەی بەڵام چ کاتێک ویستراوە ئەو کاتێ مشارەکەی کرد لەوەی کە من سوودم پێ بگەیەنی، ئەو کاتێک کە سەر ناشکێنێ، یعنی ئەو کاتێک کە سەر چاک دەکاتەوە باوا بڵێن. بەڵام ماڵی زیادە سەری زۆر کەسی شکاندووە. پۆلس دەڵێ ببورن بە ئەو مەختاش بخوێنەوە. ئەڵێ پۆلس تۆش پێ دوانیە کە ئەوەی وتم ڕاستە بە ئایا بە ناوەڵام بدەرەوە، ئەوە چیتە بۆ وەڵام نادەیتەوە؟ ئەو بە پۆلس دەڵێ. پۆلس دەڵێ ئەوەی دەڵێت ڕاستە. شکرات. کەواتە ئێستا هەردووکمان لەسەرەوە هاوڕاین کاتێک کەسێک ئیتر وتار بێژ بێت یاستەمکار گەرنیارەکەی خۆی کوشت یا شار بەدەری کرد یا ماڵ و سامانەکەی زەوت کرد، ئەوە بۆیە ئەوەی کردووە چونکە باشەی بۆ ئەوتایە، سویانی سوودی بۆ ئەوتایە. بەڵام گەروار ڕێکەوت ئەوەی کردوویەتی بۆ ئەو خراپ بکەوێتەوە، ئەمە ئەوە ناگەیەنێکە ئەو کەسە وای بینیوە کە بیکات بۆ ئەو باشە، وای بینیوە یعنی ئەمەی وا بینیوە کە بیکات بۆ ئەو باشە، بەڵام لە کاتێکا چۆن کەوتوەتەوە خراپ کەوتوەتەوە. ئەی ئەمە وانە یعنی ئەم وای بینیوە چاکی شاک دەکەوێتەوە لەبەرەوەی وای بینیوە لەسەر وازانینە، شتەکە نازانێکە وایە، زانینی پێی نییە وای کردووە کە بۆ ئەو باشە وا کردوویەتی، کە وا کردوویەتی دواتر چی کەوتوەتەوە خراپ کەوتوەتەوە، کە خراپ کەوتوەتەوە ئەمە ئەوە دەگەیەنێ ئەو کەسە ئەوەی کە ویستویەتی پێی بگا کە بابەتی ویستی ئەوە توانیوێتی بیکە بێگومان نەیتوانیەوە بیکە، ئەو کردەیەی کردووە کە وای زانیوە با ئەو بابەتی ویستەی بۆ دەست دەخات لە کاتێکا لە جاتیەوەی بۆی دەستخا زەرەی لێداوە.